بەڵاو فرقەی ناجیە یاخود گروپی ڕزگار بوو لە دۆزەخ چییە؟ بۆ چێن؟ وایە فرقەی ناجیە وەک لە حەدیثدا هاتووە حەقیقەتێکی هەیە بینەرمان. جوولەکە بەسەر 71 گروپدا دابەش بوون. مەسیحیەکان دابەشی 72 گروپ بوون و ئومەتی ئیسلامیش بەسەر 73 گروپدا دابەش دەبێت، هەمویان لە ئاگردان، تەنیا گروپێکیان نەبێت. ئەویش ئەو گروپەیە کە شوێن من و هەواڵەکانم دەکەون. ئەم فەرمودەیە یەکێکە لەو فەرمودە پڕ ئیشکالانەی کە ئومەتی ئیسلامی تووشی کێشەی گەورە کردووە، چونکە هەر گروپێک خۆی بەو گروپە دەزانێت کە لە بەهەشتە و ئەوانی دیکە لە دۆزەخدان. ئەوەش هۆکارێکی سەرەکی بووە بۆ بەرپابوونی چەندین قەسابخانە لە نێوان گروپە جیاوازەکانی وەکو شیعە و سوننە. لە ڕاستیدا ئاسەواری نێگەتیوی ئەم ڕیوایەتە تەنیا لە نێوان گروپە گەورەکانی وەک شیعە و سوننەدا نەبووە، بەڵکو زۆر جار بەهۆی کاریگەری سیاسیەوە بۆ گروپە لاوەکیەکانی ناو گروپێکی سەرەکی شۆڕ بووەتەوە. بۆ نمونە لە نێوان گروپە لاوەکیەکانی شیعەدا وەک ئیسماعیلیە و 12 ئیمامی و مەشیخە و هەندێک گروپی تر. هەندێک جاریش بە تەواوەتی بووەتە هۆی بنەبڕکردنی لایەنێ. ئەمە لە مێژوودا ڕووی نەداوە، بەڵکو هەر 50 ساڵێک لەوە پێش قەسابخانەیەکی وە دژی مەشیخیەکان لە بەغدا لە نێو ئامێزی مەرقەدی ئیمام کازمدا ڕوویدا. هەروەها سوننەش لە نێوان سەلەفیە حەرفیەکان و ئەوانەی تەعویلی ئەقڵی بۆ مەسەلە ئەخیریەکان دەکەن وەک ماتوریدی و ئەشعەری ئەم پێکدادانە ڕوویداوە. ئێستاش لە نێوان گروپە جیهادیەکانی وەک داعش و قائیدە و ئەوانی دیکەدا ڕوودەدات. لە کاتێکدا ئەسلەم بەشێک لە زانایان ئەم حەدیسە بە لاواز دەبین و پێیان وایە ئەو بڕگەیەی دەڵێت هەمویان لە ناو ئاگردان یەکیان نەبێت لەلایەن زەندیق و بێدینەکانەوە خزێنراوەتە نێو حەدیسەکانەوە. فرقەی ناجیە لە حەدیسێکدا هاتووە بەوانەی کە تەنیا ئومەتی ئیسلامیش لە 73 بەش 72 ئەچێتە دۆزەخ یەکێکیان نەبێ. ئەم فەرمودەیە بە درێژایی مێژووی ئیسلام گورزی گەورەی وەشاندووە لە کۆمەڵگاکان، چونکە بەهۆی ئەم فەرمودەیەوە هەر گروپێک هەر جەماعەتێک خۆیان بەو فرقە ناجیە و ڕاستە داناوە کە حەدیسەکە باسێکە، چ شیعە چ سوننە چ ئەوانی تر. ئەمەش بۆتە هۆی حەڵالکردنی خوێنی بەرامبەر. بۆ نمونە کاتێک وهابیەکان لە لاماری نەجەف دەن زۆریان لێ کوژن و ئەشیان کەن بە کەنیزەک، چونکە ئەوانە شیعەن و کافرن. لە ئێستادا ئەم باسە تەنانەت لە ناو حیزبە بچووکە جیهادیەکانیشا دروست بووە یەکتری تەکفیرەکەن. ئایا ئەم حەدیسە تا چەند ڕاستە بۆ تا چەند پێویستە کاری پێ بکرێت؟ ئەمە باسی مەسەلەی ئەو حەدیسە بکەین کە ئومەتەکەمە بێ بە 73 بەش هەمویان لە ئاگران یەکێک نەبێ. ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە چه زیانێکی گەیاندووە بە هەر کۆمەڵگەی ئیسلامی خۆی. بەڵێ بەنای خۆی بەخشندە و مێرەبان. طبعا دیارە ئەم فەرمودەیە لە کتوبەکان لە کتوبی سیحاحدا لە کتوبی سنەندا هاتووە. من ناچمە سەر بابەتیەوەی کە بەس لە بوخاری و موسلیم نەهاتووە. بەڵێ لە بوخاری و موسلیم نەهاتووە. لە بوخاری موسلیم نەهاتووە، لە سنەندا هاتووە، لای ترمزی ئەبوو داوود، لە لای حاکم، و حاکمە فەرمێ صحیح على شرط مسلم. مستدرك. بەڵێ ئەفەرمێت صحیحە لەسەر شەرتی مسلم، يعني كأنه ئیمامی مسلم ڕیواەتی کردبێت، چکە هەمان ئەو مەرجانەکە ئیمامی مسلم دایانە بۆ فەرمودەکانی خۆی لە سەنەدی ئەم فەرمودەیە هەیە، بەڵام لە یەک ڕێگەیانەوە، چکە لە 8 ڕێگەوە ئەم حەدیسە ڕیوایە دەکرێت. ڕێگەیەکیان کە ڕێگەی ئەبوو هورەیرەیە خوای لە ڕازی بێ، ئەم ڕێگەیانە کە ئیمامی تورمزیە فەرمی حەسەن و صحیح، و ابن حجر رحمة الله عليه فرمي حسنة، وإمام حاكم فرمي صحيح على شرط مسلم. أما لو سنة دوائي من هاتشنا بابتك كواتا أم فرمودي پیغمبر صلى الله عليه وسلم بپیوی که ئەم زانایانە تەصحیحیان کردو حتمما بێ کێشەژ نییە، چونکە لە چەند سەنەدێکی ترەوە هاتووە کە ئەو سەنەدانەی تر قسەیان زۆر لەسەرە و پێم وابێ هەمووی لە بینی ضعیف و ئەضعف و ئەمانەیە ئەسوڕێتەوە.
ئێمە دەبینین ئەگەر بمانەوێت ئاەتەکانی قورئانی پیرۆزیا فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێککە ڕاوە دەکرێت لەناو کۆمەلگادا بە پێی ئەو ڕاوەکردن و تەفسیرکردنی کە کەسەکان بۆی دەکەن جازانایانن یا شخصەکان ثەقەفینن مفەکرینن هەر کەسێکان کێشە و مەشاکل لەناو کۆمەلگادا دروست دەکات بە پێی خراپی لێدانەوەی مامۆستا با بچمەوە سەر دروستی و سەحەتی حەدیسەکە بەڵێ یا حکمی وتمان بخاری و مسلم نیە و زۆر کەسی شەر لە زانایان ڕەتیان کردووە بەڵێ باشە ئەمە حەدیسێکی ئاحاد ئەگەر زۆر زۆریش ڕاست بێ طبعا حکمی ئەوەی نییە خەڵک پێی کافر بێ کە بەکاری نییەنێ یا باوەڕی پێی نەبێ بەڵێ بۆ ئاگیراوە بە توندی بەڵێ یەکەم کافر نابێت کەسێک کە بەکاری نێنێ ئەمە یەک دووەم ئەم حەدیسە شتێک نییە بەکارهێنان بێت ئەمە هەواڵە پێغەمبەر ساسەم هەواڵ ئەدا دەربارەی بابەتت لە بابەتەکان یعنی نەفەرمان پێکردنی تایە تا بڵێ وەڵا ئەمە بەکاری بێنێ نە نەهیکردن و قەدەغەکردنی تیا لە شتێک تا بڵێ ئەبێ لێ دوور بکەیتەوە ئەمە مجرد هەواڵێکە پێغەمبەر صلی الله عليه وسلم داوێتی لەسەر داهاتووی ئومەتەکەی داهاتووی ئومەتەکەشی کێ و چۆنە کە ئەمە تەفسیراتی جیاوازی هەیە بۆ نمونە پێغەمبەر ساسەم فەرمێ سەتەفتەریق ئومەتی سین چۆتە سەر فعلی مزارع سینش دائما بۆ مستەقبلێکی نزیکە کەواتە بۆیە هەندێکە فەرمونون مەبەست بە سەتەفتەریق ئومەتی ئەو دەسەودارەی خۆی لە جیلی سەحابە و تابعینە ئەگینان لە دواتر و سەدەکانی دواتر و کۆتای ئومەت زۆر لەوە زیاترە بێت و ئێمە بەواقعی ژێبینی نەگە بێت و بێن فێڕەقەکان ژمارە بکەین زۆر لەوە زیاتر ئەمە لێکدانەوەیەک لێکدانەوەیەکی تر مەسەلەی ئومەت ئەمە ئومەتی ئیجابەمان هەیە ئومەتی داوەمان هەیە ئومەتی ئیجابە ئومەتی پێغەمبەر سەڵسەڵمانەی کە مسلمان و شوێن داوای پێغەمبەر کەوتون ئومەی داوە هەموو ئەو کەسانی کە لە دوای هاتنە دنیای پێغەمبەرەوە سەڵسەلەم هەن هەتا ڕۆژی قیامەت لە مسلمان و کافر و یەهودی و مەسیحی ئەمانە هەموو ئەگرێتەوە چونکە داوە بانگەوازی پێغەمبەر سەڵسەلەم موجهە بۆ هەموو مرۆڤایەتی کەواتە ئەگەر بێت و سەتەفتەریق ئومەتی بە ئومەی داوە لێک بدەینەوە کەواتە تەنها تایبەت نییە بە ئومەتی ئیسلامی و مسلمانان بەڵکو ئەو سەتەفتەریقەوە بۆ هەموو مرۆڤایەتیە بە یەهودی و بە مەسیحی وەکو واقع ئومەتی ینی ئومەت الئیسلام حتما ئاخدەی من عەرزم کردوتم دوو جۆر ئومەتمانێ ئومەتی داوە و ئومەتی ئیجابە مهم ئەوەیە کە ینی هەندێک هەیە تەنانەت ئەم جۆرە تەفسیرەشی بۆکە بەڵام حەقیقەت داوای ئومەتی ئیجابەیە ئەمە نەک ئومەتی داوە کە مەبەستی پێ ئومەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم خاڵێکی تر ئێمە کاتێک ئەم فەرمودەیە کێشە لەناو کۆمەلگایە دروست ئەکات کاتێک کە تەفسیر و لێکدانەوەی خلافی بۆ ئەکرێ ئەو کەسان ئەو پێویستی بە تەفسیر هەیە بەڵێ چۆن ئێستا ئێمە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو عەرزم کردی هەواڵ ئەدات هەواڵ ئەدا لەسەرەوەی کە ئەم ئومەتە ئەبێ بە چەند فیرقەیەکەوە کۆتای حەدیسەکە فەرمەچی كلها في النار إلا واحدة هەر هەمووی بۆ ئاگری دۆزەخە تەنها یەکدانە نەبێت کێشەکە ئەلێرەدا دروست ئەبێت کە هەر فێرقەیەک و هەر گروپ و مەزهبێک دێتە پێش ئەڵێ ئێمە ئەو دانەین ما باقی خصومەکانیان منافسەکانیان هەمووی لەزمانی ئەو مامۆستا ئێستا ئەوەنە بچووک بۆ تۆ چۆتە ئاستی حیزب مەسەلەن قاعدە چۆتە ئاستی حیزب چۆتە ئاستی مەزهب چۆتە ئاستی مەدرسە مەدارسی فکری هەر لە ناو یەک مەزهب و لە ناو یەک حیزبە چەند مەدرسەیەکە بێ هەر یەکە و داشکێنە بەلای خۆیان کە تۆ لە ڤاڵەکانی کە تۆ لەو هەفتا و ئەوەندەی من لە فێرقەی ناجێڵێن ئەوە هەر ئەو زیای هەر مەوزوع ئەو بزانێک لە عولەمای کۆنە ئەڵێ پێ ئەچێ مەلاحیدە و بێدینەکان ئەمایان زیای کرد بێ بووی بەڵێ ئێمە مادام کە سەنەدەکە ساخی کردبێتەوە ناتوانین بە پێئەچەیەک ئەمە بکەین بەڵام وەکو عەرزم کردی ئێمە ئەگەر تەفسیرێکی ڕێکی بۆ بکەین تەمەن ئێمە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاەتەکانی قورئانی پیرۆز ناکرێت تەنها یەک دانە وەرە بگرین ئەو ئاەتە چی ئەگەیەنێ یا ئەو حەدیسە چی ئەگەیەنێ یەکسەر بەوە تەفسیری بکەین ئێمە قورئانی پیرۆز ئاەتەکانی قورئان متەکاملن بعض یفەسر بعض حەدیسیش بە هەمان شێوە هەندێک مەفاهیمی گشتیمان هەیە لە ئیسلامدا کە بە مەجموعی ئايات و حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەثبیت کراوە بۆتە بنەمایەک لە بنەماکانی عەقیدەی ئیسلامی کە ئەم بنەمایە دروست بوو ئیتر هەر حەدیسێک بە مفردی دژوار بوو لەگەڵ یا ئەو حەدیسە تەفسیرەکەی لەگەڵ یەکێ لە بنەما سەرەکیەکانی ئومەتی ئیسلامی کە لەسەری کۆچین ئەوەیە کە هەموو ئینسانێکی ئیماندار
بە هیچ شێوەیەک بە هەمیشەیی لە ئاگری دۆزەخا نامێنێتەوە عاقبەتی ئللا بەرەو بەهشت ئەچێ مەهماکان خراپەی هەبوو بێت مەهماکان تاوانی هەبوو بێت مەهماکان لایەنی ئیمانی زەعیف بوو بێ بەمەرجێ ئیماندار بوو بێ بەس مامۆستا ئێمە زۆر حەدیسی ترمانەیە ینی زۆر تەناقۆزێکی عجیبن بۆ نمونە مسلمانەکان ئومەتون مەرحومە ئومەتی هەمووی ئەچێتە بەهشت ئومەتی مەسەلەن حتا ئەو حەدیسەش تاڵێ جاتیار مسلمانێک یەهودێک و یەهودێک یا مەسیحیەکە خاتە ئاگرەوە مسلمانەکە چێتە بەهشتەوە. بەڵێ ئێمە من شتێک قاعدەیە بۆچی پێش کەوتم کە ئێمە مەفهومە عامەکان مەفهومە خاسەکان هەمووی ئەبێ بخرێتە خزمەتی مەفهومە عامەکە. مەفهومە عامەکە ئەوەیە کەواتە هەر کەسێک کە ئەهلی ئیمان و تەوحید بوو مەهماکان هەر جۆرە گوناهێکی هەبێت هیچ کەس لە ئێمە ناتوانین بڵێن ئەم کەسە ئاچێتە ئاگر لەبەرەوەی فلان تاوانی کردووە چونکە هەموو تاوانە قابلی ئەوەشان وات تەسک کردوتەوە بۆ نمونە ئەڵێن شیرک هەر ئەوە نیە تۆ بتپەرستی یاغێ غێریخوا پەرستی بەس مەسەلەن ئێستا کەس نییە مەسەلەن ئەڵێ وڵات تۆست لەسەر بە حیزبێکی دنیایی بی مشریکی تۆ چیتە کافر بەڵێ ئاخی ئەوتە ئێستا ئەمێ مشکلەکە ئێمە وەکو عەرزم کردی ئێمە ظاهری هەندێک ئاەت وەربگری یا هەندێک حەدیث وەربگری ئەکەویتە ئەم غەڵەتانەوە مەسەڵەن بۆ نمونە خەوارج بۆچی کەوتونەتە غەڵەتی قەتڵ و عامکردنی مسلمانە لەبەرەوەی مەسەلەن ئەم ئاەتەی هێناوە من لەم یحکم بما أنزل الله فأولئك هم الكافرون باشە ئەگەر ئێمە بێن سێرێکێمان هەر نمونە لەسەر خۆمان بێنەوە حکومەتی هەرێم ئەحکامی شریعەت تەطبیقەکە وەکو ئەحکامی حەدی بۆ نمونە حەدی قەتڵ و حەدی دزی و ئەمانە نایکاوە نییە کەواتە ئەگەر ئەم بێت مجرد ظاهری ئەم ئاەتە وەربگرێ وەکو خەوارجەکان وەریەگرن ئەڵێ کەواتە مەسەن بۆ نمونە حکومەتی هەرێم هەموو کاربەدەستەکانی هەمووی کافرن هەر کەسێکیش تەییدیان کە هەر کەسێکیش لەگەڵیان بێ ئەوانش کافرن لەبەرەوە ئەوان بەلایەن و ئاساییە مەسوولە کوژن هاوڵاتیە کوژن پۆلیسە کوژن سەریانە بڕن بۆچی چونکە ئەوان بەڵگا هێنەوە بەم ئاەتە ئەڵێن کەواتەمانە کافر نەبێ بکوژرن لەبەر ئەوە سەرەکەی ئەمە بۆچی لەبەرەوەی ظاهر یەک ئاەتی وەرگرتەوە بەڵام ئەگەر بێتەوە ئاەتە دەمجکەی لەگەڵ ئاەتەکانی تردا کە هەر لە هەسەر هەمان مەسەلە هاتووە وەکوی ابن عەباس خوای لێ ڕازی بێت دەمجی کردووە و تەفسیری ئاەتەکانی بە یەکتر کردووە کە هەمان شت ئاەتمانەوە من لەم یحکم بما أنزل الله فأولئك هم الظالمون بە ئاەتێکترا فأولئك هم الفاسقون ئەو کاتە ئەو هاتووە تەفسیری ئاەتەکان بە یەکتر دەکات دەفەرمێ ئەم سێ حکمە بۆ سێ حاڵەتی جیاوازە ئەگەر کەسێک کە حکمی پێناکات لەبەرەوەی کافرە ئیمانی بە دین نییە ئیمانی بە قورئان نیە ئیمانی بەخوا نیە ئەوەم ئاەتیانە یگرێتەوە فأولئك هم الكافرون بس مامۆستا بەعزێک هەر صریحە ما ستفترق أمتي 73 فرقة كلها في النار من بموصل أما كاتك علن كلها في النار يعني يستحق دخول النار نكتشتنا أجري دوزة أبنجي الزورق لو فرقانا بالا فرقة كانش بتو ناشتا أجر بوتش جنك أهلي إيمان أهلي توحيدة لبرو في مصاصا باسي أمتي أكا كواتا معنى كافرني مسلمان خوارج كان إمام علي لقال وشاك شربوا ليكتريانا كل الأخيرة في إمام علي خوالي رازي بفرمي إخواننا بغوا علينا كبسياري لك لما أنا كافر فرمي لا إخواننا بغوا علينا نا برامان يعني مسلمان بلام ظلم يعني ليك كردين كام شران أو قاكردين خوارج بمهم وخلافي هو كامهم قطع عامي صحابة مسلمانان يعني كيش إمام علي نيفرم كافر داعش يكون وهني كواتا سيركي كام هدام كافر نبيت باكي كيش لو في رق الضالانة مجني خوابي خاتا أجري دوزخ أقول جاب سببك ده سبب كان بهو شاكيك بهو عذرك يعني عذر بالتأويل هبي عذر بالجهل هبي أما أنا همي بيانون بهو كوا أو كسر كواتا يما للروي عامة مستحق شو ناقرة بلا مجني بشتا أجر كواتا ببي أنفر مدعي في عمر صلى الله عليه وسلم في قينا جي كين أو كسانا كلا سد أصلك جزئياتنا شو كيستيما كيش كان من هم لسه جزئياته على الأغلب كلياتك باوربون بخوا وبأركان كان إيمان لسر أو شوازيك بيوم صلصن باوري بيهبوا بجهناني أركاني 5 كأما عامي مسلمانان لما يكشانية هر كسي أو شيء هبد أم بينججيب جيبكات أو فرقي ناجية مهما كان لو برو خوار خلافات وبوچون أدواء أشكاش تجاوازي شبت لفرقي ناجية داريناك فرقي ناجية أوي كما أنا عليه وأصحابي
أم حديثي كفرمي ستفترق أمتي لا 70 30 تفاصيل كينارين كأمتكم أبن بحفتها سيفر قامي لا أقرأ يشان لا باشتاي يعني أمس حد سندي شونا فرض إيش بيبكري إيمان بي أم فرمودا ديكم دو إشكال هي إشكال اللي خدي سندي فرمودكا هي كأوريز بندي كفرمودك روايتك لي دوهم يا إشكال للزيادة كهي كلكوتايا كوهي كفرمي كلها في النار إلا واحدة يعني أم الزيادة يعني لست حديثك قصة لسد أم دوبا شيئتي باش يكم أنا قامن راسي سندك بكتيب كم أو صحابة بريزاني كأم فرمودان لجراوتو أو في كوري مالكا مع أبي كوري أبي سفيان عبد الله كوري عمرة وسعد كوري وقاصة وعمدي كوري عوفي مزانية أبي أمامية وهروا أنس كوري مالك وأبو هريرة أجد أنا شيء سندي حديث زنجيري أم روايات أنا عيسكي عوفي كوري مالك ك بحديثك مرفوع نعسن راوى كأفرمي في عمر إخوة عليه الصلاة والسلام فرمي افترقت اليهود على 71 فرقة فواحدة في الجنة و70 في النار دعاء فرمي فرقت النصارى على 72 فرقة ف71 في النار وواحدة في الجنة يعني فرمي أوان اليهود بيبقى حفتاوي يك أنا بهشته وحفتان لجهنم لنا صار كشف فرمي بحفتاو دو حفتاوي كي لجهنم يك أنا بهشته دعاء فرمي أنجال والذي نفس محمد بيده أما كفرمي ويك يعني محمد بن سلة تفترقن أمتي على 73 أم حديثة جاء فرمي تمان أي بيغمر إخوة كابو كامية أوان كوا شد بهشته وتي فرمي الجماعة أم حديثة أم روايتي عوف كوري مالك ابن ماجه روايتي كدوا لفظكي أو أبو عاصم وهذا لكالي هم يلا رجع عبادي كوري يوسفو كزانان دفرمون رحمة إخوة عليه كان أولا بويصيري لكتيب الزواعيد دفرم الزواعيد من معجلة هذا إسناد في مقال المرز بندي كواو ثاوى دهن ريبو عوف حيث عوف قصيلة سريه شو كالراشيدي كوري سعدي تاعه كزانان برابر أم لقال عبادي كوري يوسفا هيج كسي غيري أو حل إنه ما جانا بلي رغادنا كدوا كما دام وتاني كوابو أم جعل لم جيجا لم حديث حيث كان ذيك الرواية كداوا هميان تفرد به تنها خوي بويكا زنان قصان لساسا ذكي كدوا أم حديثك فرميانا أجرهات وصفوان لعمل كوري لعمله حديث الرواية ليس بقوي بالقوي أما لروي سند أم حديثان كوابو من حجر فرمي مقبول هند الله شون ده لشون تلا فرمي الذهبي رحمة إخوة عليه بأخوة فرمي وإن تفرد الصدوق وإن تفرد الصدوق ومن دونه يعد منكرا بحديثك منكر رواية كذا حتى الراوي شيء زور به بلام حديثك ما دام لفظك يك لفظنيه كوابو مترك الحديثة أما لروي وكوابو أم حديثي عوف سي خلالي تاعه خلالي كان روي روايتك كلاوازة دومشان أويك خوي تنها خوي روايتي كلوا سيمشان أوي روايتي تلا برامبر يا هي كلام بهيستر أوي تريان حديثكي مع أبي كريم سفيان أوي بهمان شوا طيالسي ودارمي وإمام أحمد وهميان روايتي عن كدوا رحمة الله عليه به بلام لسندك أمشى بهمان شوا قصة سندك كذا ولا لان أهل حديثه كبكودي درلين أم سندي أمش خل روت نية ولا خالي نية لوني خلل ويجي أوني بتواني احتجاج جاب الجيب بينينه وهروها حديثك نسر أخير حديث يعني كحديثك أبو هريرة رحمة الله عليه حديث أبو هريرة أوان كأو روايتك أم حديث بلا زانان وسندك حسنة تنها أم روايتي أبو هريرة باش ما مستا بابلين حازم كرت تفاصيلي أو باسكي خود بابلين أم حديثة وكبرز باسكر بقودني بلاني كمو بو وأكريت أصلي دين يعني يك حديث ناكل بابا أساسي قاعدة فتوى أيش بقودني أو إيش حديثي كبس إشكالك والله أو حديثك حسنة ناتوين حديثك وتواتر رفض كين بقولنا إنه حديث أصلي هردية شو أصلك هي حديث ذكي أبو هريرة حسنة ولا همان كاتب كمر الصحابة جديان الروايات كلا بهر هميان أجا كويان كينو أبدا حسن حديثك حسن لغيره وصحيح لغيره بلام أو عنده هي آية أتواني إما بلام بيكن المداري همو فتوى يقدر سر أما زنا رحمة إخوان اللي بيأخوي كلواني ابن تيمية خويته رحمة إخوان اللي بفهمي هالكسي بنفرمودي تكبير أمتي إسلامي بكعب باش حتى أو حتى فرقة تيجي حتى دو فرقة تكبير كعب ما أفهمي فقد خالف الكتاب والسنة إجماع الصحابة بيشواني كيكدو بيشواني قرآني كدو بيشواني سنة كدو بيشواني إجماع الصحابة شكدو ابن تيمية خوي رحمة إخوان اللي بك خوي أم حديث رواية أبو هريرة بصحيح دعني خوي استدلال سر أواكا بلا ما فرمي ناتواني إما بنفرمودي بين حفصة دوكش كافر كين
ئەو حەفتا دوو فرقەکەتیشکە هەیە چونکە بۆ لە قورآانی پیرۆزە ئەمە مەستاقمان قورآانی پیرۆزە ئەگەشتێ لە فەرموودەی پێغەمبەری خوا هاتبی عەلەیهی سڵات گەڕێن بۆ قورآانی پیرۆز مامۆستای بووطی ڕەحمەتی خوای لێ بێ نەزەرێکی زۆر جوانی هەیە دەڵێ کاتێک ئەگەر سەرنجی حەدیثەکە بین پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە باسی یەهودا باسی نەسارەکە دوای باسی یەهودەکە دا ئەوە مەفروض بووایە ئەگەر باسی تەفریقی ئومەتی ئیسلامی مسلمانان بتایەوە افترق المسلمون بەڵام کاتێک فەرمی افترقت وانی ئومەتێ تەفتەریقن ئومەتی باشە ئومەتی من جیاکەوەی کار و ئومەن وەسی پێی هەموو ئەوانەی دوای ئەخیر پەیامی ئاسمانی کە هاتوو پەیامی پێغەمبەری خوا بۆ هەموو نەتەوەکانی دواتری دوای وحیە دوای کۆتا وحیە کابوو هەموو عالەمی ئیسلامی بۆ هەموو ئینسانێتی مەبەستە ئەو کاتە ئەگەر بەم شێوازە سەرنجی بین مسلمانان هەمویان یەک فێرقن مامۆستا ئەم حەدیثە پێتوانێت لە ڕووی سیاسیەوە مەسەرەن ئەمان دروست کردبێ چۆن بڵێن بۆکو دروستکردن نا بەڵام گونجەی لە ڕووی سیاسیەوە تەوزیف کرابێ چونکە ئێمە زانین کۆمەڵێک بابەت هەن لە کۆمەلگەی ئیسلامی هاتاتی حرەکاتی ئیسلامی ئەو حرەکەتون ڕەوانەی کە لە دنیادا سەر هەڵەدەن و دەبنە دیاردێکی بۆکڵین هەڵکەوتە و دامێکی زۆر گەورە دەکرێن حتمما لە پشتیانە دەستێکی گەورە هەیە ئەمەش بۆ ئەوەی کە ئەمە باڵا دەست بێ شێخی ابن حەجەر ڕەحمەتی خوا لێ لە تەفسیری ئەم حەدیثە قسەی زۆر جوانەکە ئەڵێ ئەوانەی لە باسی خەواریجی شاکاتی خۆی کە دەرچوون لە خلافەتی ئیسلامی دوو مەبەست هەبووتی هەیە هێندێکیان مەبەستەکانیان باش بوو کە بۆ ڕاستکردنەوەی هێندێک غەڵەت بوو هێندێکیان نا مەبەستەکان مولک و سوڵتان بوو سیاسی بوو ئەوانەی کە لە ناو ئەوانە بوون ئەمەیان تێزیان زۆرتر باریز بوو تا لەوانە کە ویست تەصحیحکە ئەوانەکان تەصحیحکەن ئەو نەپەنان بۆ مەسەلەی کوشتن نابێ بەقەدر ئەوانەکان و سڵتەوەرگرن مامۆستا باسی ئەحزابی ئیسلامی جیهادیت کرد ئەوان وا تەسچیەکەنەوە گروپ بە گروپیش لە ناو گروپەکانیشە بەش یەکتری تەکفیرەکەن بەم حەدیثە بەڵێ بەڕاستی من پێم وایە گوڵین هەڵەکە لە چیە لە تەفسیرکردنی و کۆڵێن لە خودی حەدیثەکە وشەی ئومەت و وشەی ئیفتیراقە دووهەم چۆن زانان دەڵێن ئێمە بەڕاستی لە تێگەشتن لە حەدیثە پێویستیمان بە عیلم و پێوەرەکانی حەدیث هەیە زانانی ئەهلی حەدیث کۆمەڵێک پێوەریان داناوە بۆ تێگەشتن لە فەرموودە بۆ ئەم پێوەرانیان داناوە تاکو نەکەوینە هەڵەوە یەکێ لەو پێوەرانە ئەگەر حەدیثێک چەند ڕیوایەتێکی هەبوو نابێت ڕیواتی گریمە دەستەوە بێ هەمویان کۆکەینەوە پێکەوە بۆ چووکە سوورەکە بە هەموو ڕیواتەکە تەواو بێ ئەمە یەک دووهەم ئەگەر ڕیواتەکان حەدیثەکەم و کۆکردەوانێ لەگەڵ ئەسڵێکی قورئانیا دژ بوو حەدیثەکە وەرناگرین ئەسڵ قورئانەکە وەرەگرین باشە ئومەتی ئیسلامی خوای گەورە لە قورئانی پیرۆزە باسی ئوخوەتمان بووەکە برایەتی ئەسڵ لە مجتەمع ئیسلامیە برایەتیە دوایەوە کەی تێزی زاڵبوونی تەکفیرکردن و یەکتر سڕینەوە تێزێکی زاڵتر بە لە کۆمەلگەی ئیسلامیە ئەگەر بە مێژووی ئیسلامی سەرنج بێ ئەوانیان کە بوونەتە تونڕەوەکان کەمی نەبوون دایمەن زۆرینەکان خەڵکێکی ئیسلاح و برایەتی و دۆستایەتیان کردووە دوای ئەو فەرمودانی کە باسی بڵاوکردنی سەلامەکە لە بینی کۆمەلگەیە ئەفشو السەلامە بینەکم ئێ باشە پارێزگاریکردنی سەلام بە چی ئەکرێ تەکفیر دیکە تەکفیر سەلام نایەنە لە کۆمەلگایە بەکو سەلام بەواکرێت کە ئێمە هەمومان بەڕاستی یەکتر بخوێنینەوەوانە حساب بۆ بەرامبەرەکەش بکەیت بۆ لە کۆمەلگەی ئیسلامیە تەنها موسڵمان هەبووە لە بەغدایە و تەنها لە موسڵمان هەبووە لە شامە ئێ باشە بۆ لە سەردەمێکی زۆریشە نەمانی بە درێژایی 700 ساڵ موسڵمانەکان بێک و شۆژیان لەگەڵ ئەوانیشە کەس لە دژی کەسی تر نەوەساوەتەوە بۆ لە مجتەمەعی کوردی خۆمانە غیری موسڵمان کەسی تر نەبوو بۆچی لە عالمەگزانەکانی ئەمەی کورد بە درێژایی مێژووی کورد ئەو بابەتیان نەهێناوەتە ناوکایەوە تەکفیری خەڵککەن وەکو پێشەوانەوانێ کاک ئەحمەدی شێخ نمونەیەکی زۆر گەورەی زانایەکی ئاینیە کە توانیوێتی مزگەوت توش و کاری زانایەت و کاری شێخاتی گرێدا بەیەکەوە بێتە مای خێر بۆ هەموو کۆمەڵگەکەی بە هەموو جۆرە دینە جیاوازەکانیشەوە لە کۆتاییدا دەگەینە ئەو دەرەنجامەی کە ئەم حەدیثە یەکەم زۆر دروست نییە دووەمیش ئەوەیە کە بەو شێوەیە کاری پێ ناکرێت کە لە ئێستادا زۆربەی با بڵین گروپە جیهادیەکانیش خۆیان دابەشەکەن بە کافر و مسلمان بەهۆی ئەم حەدیثەوە و بەرامبەریشیان خوێنیان حەڵاڵە بەلانەوە سوپاس کە بینەرمان.